ئێمە لە سەرەتای دەستپێکی کەرەنتینەکانی سلێمانی و لە سەرەتای دروستبوونی مەزئەوە هەستاین بە دابینکردنی خواردن بۆ سەرجەم کەرەنتینەکان و خزمەتکردنیان و ئەم ڕۆژانی پێش و هێزە ئەمنیەکانی سیتەک و شارباژێر هەستاین بە ئامادەکردنی ژەمە خواردن بۆیان و پێمان خۆش بۆ خۆشحاڵ بووین هەستین بە ئامادەگەری خواردن بۆ هێزە ئەمنیەکانی ناوشار و ئەو لەپای ئەو ئەرکومانبوونی کە ئەو هێزە ئەمنیانە بۆ پاراستنی ئەم شار و خزمەتی ئەم شارێکە پێمان خۆش و خزمەتێکی بچووکیان بکەین داواکارم لە هەموو هاوپیشەکان لە هەموو خاوەن ڕێستۆرانتەکان لە هەموو خاوەن سنعاتەکان هەستن ئەرکێک لەسەر شانی حکومەت کەم بکەنەوە خزمەتی ئەو هێزانە بکەن من هەتا پێم کردەوە تا ڕۆژانی کۆتایی حەزەکەم وەکو ئەرکێکی بچووک ئەرکێکی ئەخلاقی خزمەتی ئەم هێزە ئەمنیانەکەم هەتا لە بەنجاڵەکەی خۆما بتوانم تووشیان بکەم و خزمەتیان کەم